بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان من جەلال محەممەد جارێکی دیکە پێنجکاندیتان پێشکەش دەکەم. ئێستا هەمومان هەگلەی لە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئێستا هێرێمی کوردستان دەکەین دەڵێن ڕەسەردەمانێک کەمانە لە شاخ خەباتیان دەکرد و خەڵکی گوندەکان و خەڵکی لادەکان هەمووی خزمەتیان دەکردن بە جووتێک ئەدیداسەوە لە شاخ هاتنە خوارەوە ئێستا لە کۆشک و تەلارەکان ئەسڵەن لایەکیش لەو خەڵکە فەقیر و هەژارە ناکەنەوە کە لە گوندەکانە سەردەمانێکەمانیان بەخێو کردووە. گرنگە بۆ من و بۆ ئێوەش دڵنیان بزانین ژیانی پێنج کاندیدەکەی کۆمەڵی دادگەری چۆنە، ئایا جیاوازی لەگەڵ ژیانی خەڵکا هەیە یاخودنا لە زمانی خۆیانەوە زیاتر دەبیستین بزانین جیاوازیەکەی چۆنە لە ناو خەڵکا دەژین یا خۆتەمانیش لە کۆشک و تەلارەکانن چاویان لە ڕابردووی خۆیان پۆشیوە و چاویان نوقیوە نەیانەوێ ئەو خەڵکە ببینن کە سەردەمانێک پێکەوە ژیان و پێکەوە خەباتیان کردووە. لە کاندیدی ژمارە 25 بازنەی سێی سلێمانی دەست پێ دەکەین ئەحمەدی حاجی ڕەشید با لە زمانی خۆیەوە گوێبیستی بین بزانین ژیانی چۆنە و لەکوێ دەژیت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەبارەت بە ژیانی من و هەڵسو کەوتم یا تێکەڵاویم لەگەڵ ئاستە جیاوازەکانی کۆمەڵگە زۆر سادە و ساکار مامەڵایەکەم بەوەی کە بە حکمی ئەوەی من ژیانی ئاسایی خۆم هەیە لە ناو ماڵ و مناڵمە هەڵوێستی ئاساییم هەیە لەگەڵ ماڵ و مناڵمدا بە حکمی ئەوەی سەربەهێزێکی سیاسیم کاتێک دێمە ناو بارەگا و مقڕەکانی کۆمەڵی دادگەری وەک هەر ئەندامێکی ئەو هێزە سیاسیە مامەڵە لەگەڵ ئەندامەکان ناکەم چه ئەندامی با بڵێن مەڵبەند و ئاستە جیاوازەکان بن یاخود ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسی و جەنابی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی بێ هەم ڕعایەتی ئاستە سیاسی و حیزبیەکەکەم بەڵام دوجار هەمومان ئینسانین و هەمومان پێگەیەکی کۆمەڵایەتی تایبەتیمان هەیە نە تەجاوزی و ئاسەکەم بەرەو ئەوەی زیاد لە حەد بابەتێک یا هەڵوێستێک بنوێنم نە کەم تەرخەمیشم هەوە بەوەی کە زۆر ئاسایی مامەڵە لەگەڵ هەموو ئینسانەکانەکەم وەک هەر ئینسانێک کە بەرخورد دەکەم پێ یا ڕوبەڕوویە بمەوە و مامەڵە و سەردان و چاکچۆنی سەبارەت بە بوونم لە پەرلەمان لە ئاستەکەی دیکەدا کە لە ناو پەرلەمانە بم من ئەو تەبیعەتەم هەیە لە 9 ساڵ ئەنجومەنی پارێزگا هەر لە سەرەتاوە کە داخلی ئەنجومەن ئەبووم سەرەتا بەو برا پاسەوانانەی ئەنجومەنی پارێزگا دەسم پێ کرد بە چاوکچۆنی و هەواڵپرسینیان تا ئەگەیشتمە سەرۆکی ئەنجومەن لە ئێستاشدا لە پەرلەمان ئەو شێوازەم هەڵبژاردەوە لە سەرتا پاسەوانەکان بە حکمیەوەی پێشمەرگەن مەرحەبا و چاوکچۆنی و هەواڵپرسینی ئەو برایانە ئەگەر یەکیان لە زووە دیار نەبوو بێ یان نەیبینم هەواڵێ پرسم کە بۆ دیار نییە هەندێک جار دابەزم وێنە یادگاریان لەگەڵ ئاگرم تا ئەگەمە کوتلەی خۆم کە لەوێ بەرپرسی کوتلە و ئەوانە مامەڵە لەگەڵاکەم زۆر جار سەفارات و دیبلۆماس و ئەوانە ئەبینم ئەویش ئەو ئەتەکێتەی کەوا مەفروزە پیادە بکرێ ئەو ئەتەکێتە چکەم قەناعەتم بەوە هەیە کە ئینسان چووە بابەتی سیاسی ئیتر واجبە لەسەری کە ئەتەکێت بپارێزێ پاراستنی ئەتەکێت هەم بۆ خودی خۆم هەم بۆ هێزە سیاسیەکەم هەم بۆ ئەوانەی کە نوێنەرایەتیانەکەم ضرورە کە لە مستەوای ئەتەکێتێکی بەرزات چه سەفارات بێن بمان بینن یاخود بچین بۆ لای سەفارەتەکان سەبارەت بە بینینی بەرپرسانی عراقی لەسەر هەموو ئاستەکان لە ئاستی سەرۆکۆمار لە ئاستی سەرۆکی پەرلەمان لە ئاستی سەرۆکی حکوومەت بەتابەتی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان زوو دیدارم لەگەڵیان هەیە ئاستی ئەتەکێتە پارێزین تاوەندەی کۆبنەوە ڕسمیەکە کۆتایی پێدێت دوایی ئاستێکی ئاسایی ئەبێتەوە لەو دۆخە ئەوەی کەمە بەسمە هەوڵە دەم دایمەن هەمیشە لەگەڵ بەرپرسەکانە کەمترین لێدوان بەتایبەتی ئەگەر کارێکم هەبێ بابەتی کەسێک بێ یاخود داواکاری هێزێکی سیاسی بێ یا داواکاری شەریحەیەک بێ جوتیارانە تەندروستکارانە بابەتی شارەکانە بابەتی مەسەن زۆرجار بۆ مەسئلەی پرۆژەکانی
هەڵەبجە و سێ سادق و پێنجێن و ئەوانە مەسەن سەردانی وەزیری کشت و کاڵ بۆ بابەتی جوتیارانی پێنجێن سەردانی وەزیری بازرگانی بۆ بابەتی گەنمی جوتیاران ئەمە و ئاستانەیە کە من خەڵکی تیابینم لە ئاستێکی ترا مەسەن هەمیشە هەوڵ دەدەم وەکو ئەو کەسە بم کە ئەچمە لای بۆ نمونە ئەگەر سیارەکەم خەلەلێکی هەبێ زۆر جار خۆمەچم بۆ لای فیتەر و لەگەڵ فیتەرەکە زۆر جار ئەو دانوستانە دەست پێەکە کەڵم حەزەکەم بەردەسیت بکەم بەوەی کە تۆ هەمیشە نەچی بۆ ئیسپانەیەک یا دەرنەفیزێک بێنی بە من بڵێ من حەزەکەم بەردەسیت بکەم بۆی شتێکت لێ یاد بگرم چکە ئەکرێت لە کاتێکا پەکم بکەوێت ئەگەر کرێکارم هەبوو هەمان جلوبەرجی ئەوان لەبەرەکەم و لەگەڵیان ئیشەکەم تاوەکو ئیشەکە کۆتایی دێ ئەلبەتە بە بەردەوامی ناچکە ناتوانم ئەو کارە بکەم بە بەردەوامیەوەکەوان بەڵام وا ئەەکەم کە هەست بە فەرقێکی بە جیاوازی چینایەتی نەکەن کە من جیاوازم لەوان زۆر جار خەڵگەم بینێ لەو جلوبەرگەدا پێیان سەیرە سەرەتان نامناسنەوە بە تایبەتی ئەگەر جلی ئیشم لە بەرابێ ئەو ئاستانەیە من مامەڵەی لەگەڵاکەم لە ئاستی ئاخاوتنم و قسەکردنم بە حکمی ئەوەی من لەهجەم بە دوو لەهجە قسەیەکەم لەهجەی کوردی چ لەهجەی لادیەکەی خۆمان بێت کە لەگەڵ کە سوکارم بەو لەهجە لادەیە قسەکەم کە جێی شانازیمە خەڵکی شارەکەم لەهجەیەکی با بڵێن تا ئەندازەیەک جیاوازمان هەیە بەو لەهجەیە قسەکەم لەگەڵ کەس و کار و خەڵک و خزمەوانە بە لەهجەیەکی دیکەش کە لەهجەیەکی لەوانەیە ئەدەبی و سیاسی و ئابووری بێ لەگەڵ ئەوانەی کە ئەو ئاستیان هەیە بۆن من ئەگەر کەسەکە ئابووری ناز بوو بە لەهجەیەکی ئابووری قسەکەم بە زمانێکی ئابووریانە ئەگەر کەسەکە سیاسی بوو بە زمانێکی سیاسی قسەکەم ئەوە ژیانی ئاسایی منە لەگەڵ ئەو چین و توێژانەی کە لەگەڵیان بەریەگەکەوم یاخود لە دانیشتن و کۆبنەوەکانە هەڵسوکەوتن. کەسێکی بەتوانە ناسرا و دەموچاوی بۆ هەمووتان ناسراوە ڕەنگە هێشتا هەندێک دیوی تایبەتی ژیانی ما بێت کە ئێوە بە تەواوەتی شارەزایی ببن بۆ ئێوە هەمووی ئاشنا بووە بەڵام ئەم کەسە بەتوانایەکێیە لە تەمەنی گەنجیەوە هەتا ئێستا کە دەستی یاوەتە کاری ڕۆژنامەنووسی و ئەوەشی کەمێ شارەزایی لە کاروباری ڕۆژنامەنووسیدا هەبێ دەزانێت ڕۆژنامەنووس دەتوانێت بۆ مەلەف و زانیاریانی کە دەستی دەکەوێت بژێوی ژیانی خۆی 180 پلە بەڕووی ئیجابیەوە بگۆڕێ بۆ ڕۆی کە ئەتوانێت لە ڕووی مادیەوە دەستکەوتی باشی هەبێ. کاندیدی ژمارە 22 لە بازنی 4 سلێمانی سۆران عومەر کە هەمووتان دەیناسن ئایا دەیتوانی بەکاری ڕۆژنامەنووسی و دواتریش پەرلەمانتاری دەستکەوتێکی مادی باشی هەبوو بێت هەرچەندە سەردەمێک بۆکو ئەوانی دیکە ڕەنگە لە شاخە وجودی نەبوو بێت هەرچەندە لەکایی حیزبایەتی و سیاست و ڕێخستنەکانە بوونی هەبووە بەڵام ئایا دەیتوانی باشتر بژی یاخودنا ئێستا ئەوەی هەیە کە لە بەرنمەیەکە خۆی باسی دەکات ڕەنگە بڵێن فەرمو کاکم بە سیارەی دەرعەوە دەسوڕێتەوە بەڵام ئەمەش لە پێناو پارێزگاریکردن لە ژیانی خۆیەتی گەرنا دەیتوانی ئەگەر بەدڵی خواستی هەندێکی بکردایە ئێستا هەم لە کۆشک و تەلارێکی شاهانەیە بژیایە و هەم سیارە درعەکەشی بۆ پۆز بەکاربێهێنابایە نەک بۆ پاراستنی گیانی بابزانین ژیانی سۆران چۆن بووە لەکوێ ژیاوە چۆن ژیاوە ئێستا چۆنەژیت لەو ماوانەی کە کاری ڕۆژنامەنووسیم کردووە هەڵبەت لە ناو خەڵک و نزیکی خەڵک بووم چکە کاری ڕۆژنامەنووسی گەیاندنی داخوازی و معانات و پێداویستی خەڵکە بۆیە کاتێک کە چالاکێکی مەدەنیش بووم لە خۆ پیشاندانەکان بە هەمان شێوە لەگەڵ داوا و مافی خەڵکا بووم دواتریش کە بووم بە نوێنەری خەڵکی کوردستان لە ساڵی 2013ەوە بە هەمان شێوە نوێنەرایەتیکردنی خەڵک وا دەکات تۆ بەردەوام لەگەڵ خەڵک بی و پەیوەندیت لەگەڵ معانات و داخوازیەکانی خەڵک هەبێ هەمیشە لەگەڵ خەڵک بووم و لە نزیکی خەڵک بووم بەوەی کە گوێم لە ئێش و ژان و پێداویستیەکانیان گرتووە ئەمە وای کردووە کە بەفیعلی لە ناو خەڵک لە نزیک خەڵک بم
نەتوانم پشت لە داواکانیان بکەم یا دوور لە داخوازیەکانیان بم. واتە لەو نوێنەرانە نەبووین کە لە دووری خەڵک بین و خۆمان لە خەڵک بشارینەوە یان نەتوانین بچینە ناو خەڵکی خۆمان. سوپاس بۆ خوا توانم بڵێم تا ڕادەیەکی باش بە ئاگا بووم لە سەرجەم چین و توێژەکان لە کاتێکا کە داوا و داخوازیان هەبووە، مافەکانیان پێشێل کراوە، بۆیە بە گشتی نزیک بووم لە خەڵک و ڕەنگە ئێشوژانی خەڵک ڕاستەوخۆ پێم گەیشت بێ، چکە نوێنەرایەتی خەڵک بەبێ نزیکی لە خەڵک، بەبێ ئاگایی لە داخوازی و داواکانیان، لە گرفتەکانیان، لە پێداویستیەکانیان ناتوانی نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی خەڵک بکەی. ئێمە هەموو ڕێگاکانی پەیوەندیکردنمان لەگەڵ خەڵک بەکارهێناوە و خەڵک ئاسان ئێمەی دەستکەوتووە. ئەوە ڕەنگە خاڵێک بێ کە هێزی نوێنەرایەتیمان لەوێەوە سەرچاوی گرت بێ کە هەمیشە نزیک لە خەڵک بوو. بەڕاست تا ئێستا سەرنجتان داوە بزانن منداڵی کام لە بەرپرسە باڵاکانی حزبە سیاسیەکان ماڵەکەی لەناو گەڕێکێکی ئاسایی شاردایە؟ تا ئێستا لە خۆتان پرسیوتانە بۆچی مناڵەکانی ئەوانیش ناچنە ناو بازاڕی کاندیدبوونەوە و بۆی کە ئەگەر قرار بێت ئەمە بازاڕی بەرەنگاربوونەوەی ستەمکاری بێ باویش بێ بجەنگی، ئەگەر خۆ بازاڕی پڕکردنی گیرفانیش بێ بە هەر بۆ پڕکردنی گیرفانی خۆی بجەنگێت. دەزانن ئێمە کاندیدمان هەیە منداڵی بەرپرسی باڵای تەنانەت ڕابوونی ئیسلامیش بووە. قومریە شێخ محەممەد بەرزنجی، کچی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کە بەرپرس یا ڕابەری یەکەمی ئەم کاروانی ئیسلامیە بووە کە دروست بووە و دواتریش پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە. قومریە کاندیدی ژمارە 25 لە بازنەی 30 هەولێر کاندیدە. با بزانین ژیانی چۆنە پێکەوە گوێبیستی دەبین لە زاری خۆی. ئێمە بەردەوام هەر لەگەڵ خەڵک بووین، لە ناو خەڵکا بووین، هەر لە گەڕەکە فەقیر نشینەکانە بووین. من ماڵم لە گەڕەکی فەرمانبەرانە لەوێ لە خزمەتی خەڵکە و لە مامۆستام هەرۆکو سەرجە مامۆستاکانی تر لە قوتابخانەوانەی خۆمەڵێمەوە لەگەڵەوەی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانم، بەڵام بەردەوام لە ئەرکەکەی خۆم لە پەروەردە و فێرکردنی کچان و کوڕانی گەنجی وڵاتەکەم. ئێمە شانازیمان ئەوەیە بەوە دڵخۆشین کە دانەبڕاوین لە جەماوەری خۆمان، لە خەڵکی خۆمان، لە سەرجەم نەهامەتی و ناڕەحەتیەکانە لەگەڵیان بووین و لەگەڵیشیان دەبین و لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان بووین بۆ داکۆکی لە حەق و مافی خەڵک و توانیمان دەنگیکی بوێر بین بۆ دژایەتیکردنی ئەو گەندەڵی و ئەو ناحەقی کە بەرامبەر بە خەڵکەکەمانەکرێت. بۆیە ئێمە بەردەوامە بین لەسەر ئەو ڕێچکەیە و بە پرۆژەکانمان، ئێمە پرۆژەکانمان لە خزمەتی خەڵکایە، لە خزمەتی هەژاران و نەداران و کەم دەرامەتانە بووە. بۆیە ئێمە دەزانین ئێش و ئازار و ناڕەحەتیەکان لەکوێدایە، برینەکان چییە، چونکە دانەبڕاوین لە مجتەمەعی خۆمان، دانەبڕاوین لە کۆمەڵگەی خۆمان، دانەبراوین لە هەژارانی خۆمان، دانەبراوین لە معاناتەکانی کۆمەڵگەی خۆمان، لەگەڵیانە ژیاوین و لەگەڵیشیانە دەژین و بەردەوام ئەوەی کە پێمان بووە بۆ خزمەتی خەڵک بەکارمان هێناوە بە دڵنیاییەوە لەسەر ئەو ڕێچکەیەش هەر بەردەوامە بین. ئێمە ڕابردوومان نیشانەیە یا سیمایە بۆ داهاتوومان، بە دڵنیاییەوە ئێمە کە بنەماڵەیەکین بەردەوام لەگەڵ خەڵکا بووین و کاتێک چوینەتە پەرلەمان هەر خۆمان جیا نەکردوێتەوە لە خەڵکەکەی خۆمان. جەنابی باوکم کە پێشەوەی کۆمەڵی دادگەری کوردستان بووە، ماڵەکەی هەر ماڵێکی فەقیرانە بوو لە ناو خەڵکا بووە. کاتێک کە کۆچی دوایی کرد هیچ شتێکی نەبوو، تەنها سەعاتەکەی و وابزانم جزدانەکەی 7,000 تیا بوو. ئێستا شەر بە یادگاری هەڵمان گرتووە چەند پارچە حەبێک کە لە خەمی خەڵکا تووشی نەخۆشی بوو. کاتێک کە دەستی بە و کاروانە کرد
لاوێکی گەنجی بەتوانە و بەهێز بوو ئەو کاتێککە کۆچی دوایی کرد ڕیشی سپی بوو توانای هەنگاولانی نەبوو. یەکێک لە کاندیدەکانی ئێمە خانمێکە. ئەم خانمە وەک خۆی دەڵێت لە خانوویەکی 100 مەتری لەناو کۆڵانێکی ئاسایی شاری سلێمانی دەژیت کە دڵنیام ڕەنگە بە قەرز و قۆڵەوە خانۆشی پێکەوە نابێت. ئەمە جۆرێک لە پاڕانەوە و ڕووزانەوە نییە. خۆمە خوشکی شەهیدیشە. بەڵام ئایا ئەوەی کە سەرنج بداتە سەر بەرپرسەکانی کۆمەڵی دادگەری پۆست و پلا گۆڕانکاری بەسەر ژیانیان نەهاتووە کە وەکو ئەوانی دیکە بگۆڕێن و نەناسرێنەوە و ئاور لە دوای خۆیان و لە خەڵکی هەژار و فەقیر و لە دەر و دراوسێنەدەنەوە. خاتونێکمانەیە مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 لە بازنەی دوی سلێمانی. بابزانین خۆی چۆن باسی ژیانی خۆی لەگەڵ ژیانی گشتی خەڵکدا دەکات. ئایا ئەمیش بەشێکە لەو ژیانە گشتیە یاخود نا جیاوازی چینایەتی ئەمی بەرز کردووەتەوە و خەڵکیش لە چینی خوارەوەی کۆمەلگان. با پێکەوە گوێبیستی بین. ئێمە بێگومان زۆر لە ناو خەڵکا دەژین. ئاگامان لە هەموو ئازارەکانی هاوڵاتیانمان هەیە. بە حکمیەوەی ئێمە جیاوازیمان نییە هەتا لە شوێنی گیان و نیشتە جێبوونیشمان لەگەڵ خەڵکی خۆمانین. لە گەڕەکێکی سادەیە ئەژین، لە خانوویەکی سادەیە ئەژین، ژیانێکی مامناوەندمان هەیە. وەکو بەرپرسە باڵاکانی ئەم حیزبە دەسەڵاتدارانە نین کاتێک کە دەسەڵات وەردەگرن کاتێک کە دەستنە پلە و پۆستێک دەستنە ڤێلا و باخی تایبەت و ڤێلای گەورە و بە هەموو جۆرێک ژیانیان دەگۆڕێ. ئێمە ژیانێکی ئاسایی و سادەیمان هەیە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان هیچمان لەوان زیاتر نییە وەکو ژیان وەکو گوزەران لە گەڕک لە ماڵ لە هیچ شتێک. بۆیە هەمیشەش لەگەڵیان داین تێکەڵیانین هەست بە ئازارەکانیان دەکەین لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار داین و ڕۆژانە بەدەیان و سەدان خەڵکی هەژار پەیوەندیمان پێوە دەکات سەردانیان دەکەین دێن بۆ لامان کێشە و گرفتەکانیان لە ئێمە چارەسەر دەکەن. ئێمە بەم حکومانە بەڕاستی تێکەڵێکی زۆرمان هەیە لەگەڵ خەڵکی خۆمان و لەگەڵ هاوڵاتیانی فەقیر و هەژاری ئەم هەرێمی کوردستانەدا. ئێمە لە شاری سلێمانی لە گەڕەکی شێخانین ماڵمان لە خانوویەکی 100 مەتری 5 بە 20 ژیانێکی زۆر سادە و ئارام لەخوای گەورە بە زیاد بێ دەگوزارێنین و زۆر دڵمان ئاسوودەیە لەگەڵەوەی لەبەر ئەوەی دڵمان ئاسوودەیە کە شتێکمان لەو خەڵکە زیاتر نییە کە بەڕاستی نەبووینە تەبەقەیەکی بەرزتر لە خەڵک جیاواز بین لە خەڵک لەگەڵ چینی هەژاران و لەگەڵ تەبەقەی وەسەتیەتدا دەژین و ئاگامە لە هەموو معناتەکانی خەڵکەیە. زۆرنەوانەی ڕەنگە تەنها چەند ڕۆژێک چەکی خەبا دژی ڕژێمی باسییان کردبێتە شان یاخود دەرنەشیان کردبێ. ئێستا زۆر بە زۆر لەوە زیاتریشەوە دەیخۆن و ژیانیان لە کۆشک و تەلارەکانایە و ئەو خەڵکە فەقیر و ژارەژە لە خوارەوە دەژی. ئێمە کاندیدێکمانەیە کە دڵنیام هەمووتان دەیناستن لە سەردەمی شاخەوە تا ئێستا بەبێ وچان بەردەوامە لە خەباتی چەکداریەوە بۆ خەباتی مەدەنی و سیاسی و ئێستش پەرلەمانتاری تەنانەت دەستێکی ئەمین و پاک لەناو حکومڕانی هەرێمی کوردستانیشدا ئەگەر هەبێت ئەوە. بەڵام هێشتا خەڵک ڕەنگە بپرسێت ئایا ژیانی ئەم لە کۆشک و لە تەلارە بەرزەکانە و شاهانە دەژی یاخۆت لە ژیانێکی ئاساییایە. ئەگەر هەر بۆ خۆی بژیا باە ڕەنگە جوانتر و خۆشگوزەرانتر لەوەی کە ئێستا هەیە بژی باە. بەڵام بۆچی ئێستا هێشتا ژیانی وەکو ژیانی خەڵکی ئاسایی شاری هەولێرە کەویش عەبدوسار مەجیدە با لە زمانی خۆیەوە گوێبیست بین بزانین چۆن دەژی تا چەندە لەگەڵ خەڵکدا ژیانی تێکەوە. پێم وایە سەرەتا ئەرکێکی شەرعی ئێمە بە خەڵکۆ دەبەستێتەوە پێش هەموو شت. لە ئیسلامدا ئەگەر کەسێک بەرپرسیار بێ بەمانای وشە بەرپرسیار دەبێ بەرپرسیارە بەرامبەر بەخوا و بەرپرسیار لە ڕۆژی دای بەرامبەر بەو خەڵکی کەلیان بەرپرسیار بووە لە ڕووی ئیمانی لە ڕووی شەرعیەوە. ئەو کەسە بەڕاستی ئەگەر دڵسۆزیان نەبوو بێ ئەگەر خزمەتی نەکردبن ئەگەر کێشە گرفتەکانی چارەسەر نەکردبن و بەدەمیان و نەچوو بێ ئەو کەسە بەڕاستی بەرپرسیارە و لێپرسیوەتونی لەگەڵ دەکرێت. لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە سەڵڵەه عەلەیهی بخوای لەسەر بێ دەفەرمێ ئەوەی کە بەرپرسی خەڵکە لە ڕۆژی دواییدا کۆت و زنجیر دەکرێت هەتا دادگەریەکەی خزمەت و دڵسۆزیەکەی ئازادی دەکا یا تووشی عەزاب و سزای دەکا.
بۆیە بەر لە هەموو شتێک بەڕاستی بەرپرسیارەتێکی شەرعی و ئیمانیە پاشان بەرپرسیارەتێکی یاساییە ئێمە ئەگەر پەرلەمانتار بین ئەگەر وەزیر بین ئەگەر لە هەر پۆست و پلێشی دیکەی حکوومەتی و پەرلەمانی بین لە ڕووی یاسایی و بەرپرسیاری بەرامبەر بۆ خەڵکە کە بەپێی یاسا مامەڵە بکەی و داواکاریەکانی خەڵک و کێشەکانی خەڵک بە هەند وەربگری و بە دوای بکەوی هەموو ژیانی خۆی بۆ تەرخان بکەی بۆی کە خەڵک بەڕاستی بەختەوەر بێ و کێشەگرتی چارەسەر بێ. ئێمە لەم ڕۆژەوە بەڕاستی لە ڕووی ئەخلاقیشەوە خۆمان بە دەستۆزی خەڵک زانیوە. ئێمە ئامانزمان ئەو پۆست و پلەنەوە کە پێ بگەین بەقەدەرەوەی کە ئامانز ئەوە بوو کە بەپێی ئەم بەرنامە و شریعەتەکەمە قەنەعەتمان پێیەتی و پێمان وایە فریاد ڕەسە بۆ خەڵک بۆ خۆشبەختی خەڵک ئەوە وای لێکردن پاڵ نەربووە کە ئمە دەسۆزیان بین خەمخۆریان بین تەماشا بکەین بزانین داخوا چیان پێویستە کێشەیان چییە داواکاریان چییە ینی بەمانای کەلمە بەرپرسیاری وەکو پێغەمبەر دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان ئێوە بەرپرسیارن وار کەسش لەو ئیشی کە پێی دەست پێدرێ لەو بارێکە دەخێتە سەرشانی بەرپرسیارە. ئێمە لەمڕۆ حەقەتەن پێمان وایە هەرچی کە بە خەرجی بدەین لە هەوڵ و لە قوربانیدان و لە بازدان و لە هەڵوێست بۆ بەختەوەری خەڵک ئێمە بە ئەرکمان زانیوە و بۆ بە کەمیشی دەزانی بەڕاستی. ئێمە هەمیشە لە هەر پۆست و پلێکی بوو بین بە شاهدی خەڵکەکەی ئێمە دەرگامان کراوە بووە لە وەزارەتی کشت و کاڵ ئێمە کۆمەڵێک پرزگە هەبوو کۆمەڵێک دیوار هەبووە ڕووخانمان و خەڵک بە ئازادی هاتوچۆی کردو خەڵک بە ئازادی هاتووە قسەی خۆی کردووە لەگەڵ وەزیر لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکان لە کاتێکدا کە پێشتر ینی بەڕێوەبەرە گشتەکانیش بە زەحمەت خەڵک دەستی کەوتووە بە زەحمەت پێیان گەیشتووە تا بتوانێت داواکاری کێشەیەکی بباتە لای لە پەرلەمان هەر بە هەمان شێوە ئێمە دەرگامان کراوە بووە داواکاری خەڵک کێشەی خەڵک ئێمە خۆمان چوین بە دوای داچوین خۆیان هاتوون داواکاریان پێشکەش کردووە بە دوای داچوونمان بۆ کردووە بۆمان بەرز کردوونەوە. ئێمە حەقەتەن پێمان وایە سیاسی سەرکەوتوو و لە هەمان کاتدا لەولاوە موسڵمانی ڕاستەقینە ئەوەیە کە هەمیشە پەیوەندێکی پتە و قایم و سەرکەوتوی هەبێت لەگە خەڵک و پێم وانێ هیچ کەسێک سەرکەوتوو بێ لە کاری خۆیدا ئەگەر پەیوەندێکی پتە و باشی دەسۆزانێکی خەڵک و زمارەکەی خۆی نەبێت. ئێمە لەگەڵ خەڵکی لە گەڕەکان دەژین وەکو خەڵک یعنی وەکو خەڵک لە گەڕەکان ناو خەڵک دەژین و ینی خانومە نەکو خانووی خەڵکە ئەگەر هەبێت سیارەمە نەکو سیاری خەڵکە ئەگەر ئەوەی هەی بێت تەبان بەڵکو بەشێکی زۆری ئەم کۆمەلگایە ڕەنگە ژیانی گوزەرانی و ڕەنگە خانوبەرەی و سیاری زۆر زۆر لە بەرپرسەکانی ئێمە باشترە. بەڵازیزان پێنج کاندیدم پێشکەشکردن ئەڵلقەی داهاتوو باز لە خۆشی و ناخۆشیەکانی پێنج کاندیدەکەمان دەکەین بزانین ئایا تا چەندە خۆشی و ناخۆشیەکانیان لە پێناو ژیانی گشتی خەڵکو لە پێناو ئێوەدا بووە. هیوادارم ئەم کاندیدانەمان بکەنە نوێنەری خۆتان تا پێنج کاندیدی داهاتوو بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.